لە ئێستادا 11 کەس لە قاوشی تایبەت بە کۆڕۆنا خوێنراون باری تەندروستیان جێگیرە. ئێمە لە بڕی کە تاقیەکەمان لە پارێزگای هەڵەبجە کردوەوە هەر لێرە پشکینەکانیان بۆکەین لە ئەگەری ئەوەی کە نەگەتیڤ پیشان بدەن پێویستەکە 3 جار نەگەتیڤ پیشان بدەن نەرێنی پیشان بدەن پاشان ئێمە دەریانەکەین. تا ئێستا هەندێکیان نەگەتیڤیان پیشان داوە واتە بەرەو ئەوە ئەڕۆن کە چاکە بنەوە، بەڵام پێویستەکە 3 جار یەک لەسەر یەک پشکینەکەیان نەگەتیڤ بێ پاشان ئیحالی ماڵەوە دەکرێنەوە.